وەخۆشحاڵانە وادی هات ئەم ئاڕاستەیە بۆ ڕۆژانی داهاتووتر و دواتر ئەو شتەیە لە منتیقەی گەرمانە لە ئاسیاکا جێکەوت ئەویش ئەوەی کە خەڵکی گەرمیان خوازیاری ئەوەیە کە پێویستەکە کە عەزازێک وەڵینەوەی لەگەڵا بکڕێ بۆ کەشفکردنی تەواوی ئەو نهێنیانەی کە لەگەڵیان هەیە یعنی لەلای هەیە یعنی ئەو داخوازیەی کە ئەوە ڕۆژ بۆ ئەو خەڵکەیە وا تەڵقین کرابوو کە بەیانی پێویستەکە عەجاز ئەعدام کرێ و بەمە کردبیانە بەزم و هەرایەک لە هەر حاڵ کەمەوە سەرکەوتنێکی زۆر گەورەی بۆ قەزەی ئەنفال و بۆ خێزانی ئەنفال کراوان لە ڕاستیە هیچ مەکان و جێگە و ڕێگەیشی نەکردەوە و زۆرێکیش لە ئەو خەڵکەیە دروست بەجێی خۆی ئەو هەڵوێسەیان نیشاندا کە قەزەی عەجاز ئیعدامکردن و لە سێدارەدانی کەسێک نییە بەڵکو ئەو پردێکە بەڵکو ئەو ڕێگە و وەسیلە و کارکتەر و کەسایەتیەکە کە بەقەد سەدام حوسێن و هەر کارکتەرێکی بەعسی فاشیست دەتوانێت لەو جغرافیای خۆی کاریگەری هەبوو کەس نەبوو لە قودرەتی لەو دەسەڵات و تەسەڕوفاتی ئەو مەکانی ئەو زیاتری هەبوو بێت بۆیە ئەگەر ئەو بێنینە سەرخات بۆیە ئەگەر ئەو اعترافکە بۆیە ئەگەر بەدواسوون و لێکۆڵینەوەیشی ورتر لەسەر تەواوی تاوانبارەکان کرێ ئەمە دەرفەتێکی زۆر گەورە ئەدا بە مەسەلەی دادگاییکردنی تاوانباران و بۆ بە مەسەلەی بەڕسمیە ناسینی جینۆسایدی ئەنفال لە کاتێکا لە هەرحاڵە ئێمە نیگەرانیەکمان وەکو چۆن کاتی سەدام حوسێن لەسەر ئەساسی ئەو بووکە لەسەر دووسێ کەی سەدام حوسێنیان ئەعدام کرد یعنی دوای عەجاز و دوای مەسەلەی دوجێل و دوای مەسەلەی هەڵەبجە دووسێشت بوو لە کاتێکە ئەو قاتلی سەدان هەزار و ملیۆنەها ئینسانە قاتلی شەڕ قەتڵ عامی خەڵکی کوردستانە دوو شەڕی ناوخۆییە لەگەڵ ئێرانە لەگەڵ کۆیتە لەگەڵ وەزعێکی سیاسی لەگەڵ ئەعدامکردنی دەیان و سەدان هەزار ئینسانە لە هەر حاڵ لەگەڵ تعریب و تەبعیز و لەگەڵ کوشت و کوشتاری خەڵکی کوردستانە